ضنگ برز مەکەنەوە لە ئاست ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ ئەم ڕۆژ بەم ڕۆژگارە ئەوە هەمووی دەنگ بەرزکردنەوە نییە بەسەر فەرمودەکانیە و بەسەر ئەحکامەکانیە بەسەر سونەتەکانیە بۆ وا ئەزانی کە گەنجێک ئەگریەڵی ئەمریشە چییە لایبە ئەوە دەنگی بەرز نەکردوێتەوە بەسەر نزیکی 8 دانە فەرمودەی صحیحی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ وا ئەزانی کە کچۆڵەیەک ئەبینی حیجابێکی کردووە لەبەر ئەڵڵا ئەڵێ ئەمە بۆ خۆ پێچاوەتەوە خۆ کردووە بە یاپراخ دەنگی بەرز نەکردوێتەوە بەسەر ئایەتی شاو بەسەر دەیان فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەی چی لێ بێ قوربان وەکو خۆ کاسیات و عاریات بێ ئەوەتەوێ وای ئەخلاقت یا بێ بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و نەبوونی ڕەوشت لە ئاست ئەڵڵا و ڕەسوولا کوفرە کوفرە باشە ئەوانەی ڕەوشتیان نییە لە ئاست ئەڵڵا و ڕەسوولا کافرن و بێڕەوشترینەکانن بیانەوە نەیانەوێ پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ کافرن و بێڕەوشترینەکانیشن ئەو بابزانن بەڵام ئەگەر بێت و لەگەڵ خەڵکی ڕەوشتی هەبێ ئەگەر موسڵمان نەبێ لەگەڵ ئەڵڵا و لەگەڵ ڕەسوول ڕەوشتی نەبوو بێ هیچ سوودێکی نییە بۆی هەتا بەیانی ڕێزی لێ بگرێت لە بەرە هەستێ پێڵاوە بۆ دانێ مادام ڕەوشتی لەگەڵ ئەڵڵا و ڕەسوول نییە ئەوە هەر بێڕەوشتە هەر وەک خۆی بێڕەوشتی ئەمێنێت کە ڕەوشتی لەگەڵ ئەڵڵا و ڕەسوول هەبوو ئەوە ئەساسەکەی هەیە ئیتر دووە ئەوەی لەگەڵ خەڵکیە ئەوە فەرعە بۆیە کە بەیەکێک ئەوترێ چاکەکاری بریتە لە ڕەوشت جوانی یەکەم جار لەگەڵ ئەڵڵا دوایی لەگەڵ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دوایی لەگەڵ مەخلوقات لەگەڵ ئینسانەکان هەندێکە فەرمون لەگەڵ مەلایکەکانیش چونکە مەلایکەش بەوە ناڕەحەتە بێ کە ئینسان پێی ناڕەحەتە بێ شەرم لەواکە کە ئینسان شەرمی لێکە ئەنجا دوایە فەرمون لەگەڵ بەهائیمیش لەگەڵ حیواناتیش بەڵام ئەوە بزانن ڕأسی هەمووی چییە هەبوونی ڕەوشتە لەگەڵ ئەڵڵا و ڕەسوول کە لەگەڵ ئەڵڵا و ڕەوش نەبوو بێڕەوشتە ئەگەر لەگەڵ هەموو شتێ ڕەوشتی شێ بێ واضحە